بۆ ئیدانەکردنی هێرش و پەلامارەکانی سوپای فاشیزمی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و ئەو داگیرکاریانەی کە لە عێراقدا دەیکات. هەر بۆیە ئێمە سەرری ڕێز و نەوازش دانوێنین بەرامبەر بەو شەهیدانەی کە گیانی خۆیانیان بەخت کردووە بۆ پاراستی خاک و نیشتیمانی هەرێمی کوردستان. لە هەمان کاتە پشتگیری خۆمان وەک دایکان وەکو ژنانی باشوور بۆ هەموو ئەو ڕۆڵانەمان ڕاگەێنین کە ئەمڕۆ لە سەنگەرەکاندا لە چیاکاندا بەرگری ئەکەن بۆ پاراستی شەرەف و کەرامەتی تاکی باشوور و بۆ پاراستی خاکی باشوور. هەر بۆیە پێویستمان زانی کە ئەم لێدوانە بگەێنین بەگوێی دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان و لێرەدا ئێمە ئەمانەی بۆ بەوان بڵێن کە ئێمە و دایکان هەرگیز لەگەڵەوە نییە نیشتیمانەکەمان بەداگیر بکرێ و لەگەڵ ئەوەشانی ڕۆڵەکانمان کەوا لە ژێر دەستەییدا بناڵێنێ کە ئەمڕۆ ئێمە ئامادەین کە ڕۆڵەکانمان بەخت بکەین بۆ نیشتیمان مانای ئەوەیەکەوە نیشتیمان لە پێش هەموو شتێکەیە. بۆیە جارێکی کە پشتگیری خۆمان بۆ هەموو ئەو شەڕەوانانە ئاڕاگەێنین کە لە سەنگەرەکانە بۆ پاراستی خاک و نیشتیمان گیانی خۆیانیان باس کردووە و بۆ ئەو شەهیدانەش دەڵێن کە شەهید نامرێ و بۆ دایکانەش دەڵێن کە ئێمە خاوەندارەتی لە ڕۆڵەکان و شەهیدانی ئێوە دەکەین. ئێوە سمبولی ئازادی کوردستانن، ئێوە سمبولی پاراستنی خاک و نیشتیمانن. ئێمە بە هەمومانەوە ئەتوانین کەوا خاک بپارێزین. بڵێ جارێکی کە دەڵێن نا بۆ داگیرکاری بژی یەکڕیزی کورد بژی پاراستنی خاکی هەرێمی کوردستان.